ئەمڕۆ دوێنێ یادی 20 ساڵەی دامەزراندنی کۆنگرەی نەتەوەی کوردستان بوو. ئێمە وەکو ئەندامانی باشووری کۆنگرەی نەتەوەی کوردستان بڕیارماندا ئەم بۆنەیە لە هەموو شار و شارۆچکەکان بکەین. ئەمڕۆژ لە هەولێر هەم ساڵیادی دامەزراندنی کەنەکە ویستمان لەگەڵ کۆمەڵێک لە نوێنەرانی حیزبەکان و نخبە و چالاکوانان دابنیشین و ئەم یادە بکەینەوە و پرسی یەکێتی نەتەوەی گەیشتۆتە شوێ و چی بکەین بۆ داهاتوو و ڕاو بۆ چوونی بەشداربوانی ئەو سمینارە کراوەیە وەربگرین و لە ناو کەنەکەدا کە بڕیارە مانگی ئۆکتۆبەر کۆنگرەی خۆمان هەیە لەوێ سوود لەو پێشنیارانە بگرین لە پێناوی بەدیهێنانی یەکڕیزی و یەکێتی نەتەوەیی کە ئێستا کە کورد لە هەموو پارچەکانی کوردستان و بارودۆخێکی مەترسیدار و ناوچەکە و لەسەر ئاستی نێودەوڵەتی گۆڕانکاری گەورە بڕێوەیە پێویستە کورد وشیارانەتر مامەڵە بکە و بتوانێت گۆڕانکاریەکان بە قازانجی خۆی بشتێتەوە. زۆربەی پێشنیارەکان لەو بازنێ دەسوڕایەوە کە زیاتر حزب و لایەنە سیاسەکان لە دەوری کەنەکە کۆ ببنەوە یان میکانیزمێکی تر بدۆزینەوە. گرنگ ئەوەیە خیتابێکی یەکگرتووی کوردی هەبێ بەرامبەر بە دوژمنانی کورد داگیرکەرانی کوردستان و بەرامبەر بەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە و لە ئاستی نێودەوڵەتیدا پێشبینی دەکرێت ڕوو بدە.